باش کاک دانا وەزت کووە؟ باشم سپاسەکەم خۆش بێ خۆ. ئەرێ کاک دانەوە چۆنە تو لە ئەوەی دوور نەکەتیەوە لە وەزارەت هەموو خەڵک دەرێن خیانەت لە گۆڕان کردیە. کۆمێنتت چییە؟ من ناوم قادر نادرە. بەڵێ کاک قادر من بۆچی خیانەت لە گۆڕان بکەم کاک قادر؟ یعنی ئێمە تۆ ئەسڵی مەسەلەکان نەزانی چۆنە کاکە؟ بەڵێ یەکەم ئوسوڵی تەلەفۆن وایە خۆت بناسیێنی. وەڵی ترسام قەپات بکەی ئەگەنام بە هەموو خەڵکەوە بە منت گۆت چێ گوتم قادر نادرم. ئێ من دەجار زیاتر لۆم کردی هەر نەگرتیە. فەرموو ئێستاکە بەڵێ ئەوە قادر نادرم. ناوانیە کاک دانا من دەیان زار لۆم کردی بڕوان پێ بکە لە قۆناغی جیاجیا. کاک قادر برای بەڕێزم من سوودفا لەوانەیە لە کۆبوونەوە ببێتم سوودفا لەوانەیە ئێ دوای ئەدەب دەتکردەوە وەکو ئوسوڵێکی ئەدەبی وەنیا؟ خۆ من برای عەزیزم کاک قادر من لە ڕۆژێکە لەوانەیە 100 تەلەفۆنم بۆ بێت. یعنی کاتەکان 24 ساعتە خۆ ئەگەر 48 ساعت بێ لەوانەیە فریا بکەم بەس خۆ منیش لە 24 ساعتەکە کاک دانا باواز لەوە بێنین باواز لەوە بێنین کێشە نییە برا. چۆنە بڕیار ئەتوو کادیری گۆڕانی وایە نا؟ چۆنە هەموو خەڵک مەسەڵەن دەستیان کێشاوە تاکە کەسێک ئەتوو دەست نەکێشایتەوە لە وەزیرەکان ئەتوو کوڕی ئەو حزبەی وەنیا ئەو حزبە ئەتووی نادیە گۆڕان من هەر گۆڕانم و هەتا لە ژیانی شامێنم تا گۆڕانی شەبی بە هەر گۆڕانم بەڵێ چۆن بەڵام تۆ بڵێ گۆڕان بۆ پرسیارەکە دوا لێ بکە گۆڕان بۆ ئێستا براری چێگرتووینی ئاوا بڵێ ما من بۆ شەرحەکەم کاک قادر ئێمە بداية إمسال كونفرنس اجتماعي مع البستو. بالي. ككونفرنس اجتماعي مع البست دوای ئەوە هەڵبژارنە ناوخۆیەکان کراوە. بالي. لە ئەنجامی هەڵبژارنە ناوخۆیەکان ململانێ هەبووە لە ئەنجامی ئەم ململانەیە بە 26 باژەڕوانمانەیە. بالي. 18 باژەڕوانیان کەوتۆتە لایەک 8 باژەڕوانیشان کەوتۆتە لایەکی تر. بالي. دوای هەڵبژارنی بەپێی دەستوری ناوخۆی بزوتنەوەی گۆڕان پێویست بوو دوای هەڵبژارنی ناوخۆی بزوتنەوەی گۆڕان پێویست بووت خانە و ڕێخان هەڵبژێرێت بەداخەوە ئەم پرۆسەیان دواخست لەبەرەوەی ئەو لایەنی کە پێی وابوو دۆڕاوە ئامادە نەبوو هەڵبژارنی خانە و ڕێخان بکات. بەڵێ. کەسێک لە ساڵی 2021ەوە استقالی کردێت چۆن دەتوانێت بەوە کارە دەکات؟ کاک دانا ئەزانم براکەم ئاخر بۆ 7 دقیقە کاک دانا تخوا ئەزانی چێوە تەهەڕوبە ئەتوو ئەمە بابا ئەتوو حکایەتی مێژ لە بۆ من کاک دانا بە قوربان پرسیارەکە ئەمە نامەوێت لەبەر ئەوەی ئەو ماتەڵەیە مە پرسیارەکەمان زۆر ڕوونا 1 دقیقە کاک دانا بابا 7 دقیقەت نا ئەگەر ڕاستیتەوێ 5 دقیقە قسەکانم ماوە گوێی لێ بگرە ئەگەر ڕاستی کاک دانا ئەوە حکە دەزانین 1 دقیقە کاکە خوا بوو پرسیارێک 13 دقیقە بیتن ئەتوو بە خۆت 7 دقیقە دەرێ 5 دقیقەش مایە نا بەس کاچی خۆم داوام نەکردیە مشکلەی گۆڕان باز بکەی کاکە گیانە تو تەهەڕوب دەکەی ئەو کورە کاکە قسەک ئەدەبت هەبی لە قسەکردن کاکە دانا نانا ئەدەبت هەبی مە پرسیارێکمان لێ کردیە هیچ وەزیرێک نەبووە 13 دقیقە لەوێت پرسیار قچێک مەدەنی بن کاک دانا کاکە نەبووە نا ئەوە عەشایرە کاک دانا یەک سەرنجت دەمێ بەر لەوەی ئەوە بی کاچ خۆم لە کوردەواریمە 1 دقیقە گوێ بگرە خۆ وەزیری گوێ بگرە لە کوردەواریمە کە بە یەکێک دەڵێ چی لەو ماڵی چ بوو لە پێڵاوی پێوە دەست پێکا هەتا دەگاتە وێندەر دەقە بە دەقە چاوەکەم پرسیارێکی بەسیتر لێکرایە 7 دقیقەت قسە کردیە دەرێ 5 دقیقە مایە تۆ ئێستاکە یەک شتەیە کورە براکەمە ئەوە عەشایری بوونە ئەتوو 12 دقیقە لە یەک پرسیاری لێت کرایە حکایەتی مێژ لە بۆ من دەجێڕیەوە تۆ باشە حکایەتی مێژ لە بۆ من دەجێڕیەوە کاچی خۆم بە قوربان پرسیارەکە لێ کرا بڵێ ئەمن لەگەر ئەو لای کاک دانا کاک دانا یەک نمونە لێ دێنمەوە
بابا بەسەرچاو هەر لە بۆ من نییە ئەو لە بۆ من نییە کاکدانا ئەمن محکەم بەس یەک دقەیە پرسیارە دەکەم سەدام ختابەچیدا 3 سەعاتی پێچوو یەک دقە جێ لێ ڕابگرە ئەلەو دەرسەی کورەوە خوددا کورە بابەوەمانی فێ ئەوە حکایەتی هەموو گۆڕانە لە بۆ من باسەکە ئی 3 ساڵ کاکدانا تۆ باسی لە 90 دەست پێ کردێت تا ئێستا لە 21 کاکدانای قەوس بە قوربان سەدام ختابیدا 3 سەعات بۆ شات بە 2 دقە جوابی داوە چاوەکەم فێرە ئەو 2 دقانە بن تۆ پرسیارەکەی بێ وەڵامت بەمەوە کورە کاچ خۆم تەهەڕوو دەکەی وەرە بەم بڵێ من لەو باڵە نیمە تەواو ملتەزم نیم بە باڵی مەسەن دانا ئەحمەد مەجید من لەگەر گروپەکەی ترم کورە دەستوری چ دەستورەگەەوە بیکڕینەوە شیروان بە چه حەقێک خاوەنی ملک و ماڵ و ئەو هەموو شتەی گۆڕانن ئەو هەموو درۆ و فرتوفێرە چی بوو بە خەڵکتان کرد لە نەو شیروان مستەفاوەکەم هەمووتان بە وایە فعلەن ئێمە وەکو ئێوە نین هەمووتان بە ئەوەی نەوشیروان مستەفا بۆ ئەم میلەتەی کردووە بەوەی بۆ ملیاردێر بە کورە بابە ئەو قسەی عەشائیرە کابرایە چینا ڕازگۆ دەرچوو تۆ ئەو پیاوەنی لە شانی نەوشیروان مستەفا ئەجە خۆ بە قسەی من نابینە 10 ساڵ دروشمی ئەوەی کرد بەرێ خۆ قابلە چییە کابراایکی ڕازگۆ نەبوو لەگەڵ دروشمانەی باسی کرد خۆ بە قسەی تو نابیتن ئەدەبت پیرۆز نییە نەو شیروانیش بەدەر نییە لە تاالبانی و بارزانی کاچ خۆم ئەتۆ عەشائیری تەقدیسی دەکەی لای من تەقدیس نییە ئەت کابراایکی خێڵە چی نەو شیروان بەدەر نییە لە غەڵەت و کەم و کورتی ئەوە لۆ تو وایە لای من ڕازگۆ نەبوو کابراایکی درۆزن دەرچوو کورە بابە بە حەدیثی فەرقی تو زەمان عەبدوڵڵا و فەرقی تو کۆی لە کات جەلال پەرێشانی چییە کاچ خۆم جەلال پەرێشانیش وەکو تو قسە دەکە دەرە کەس لە بەوەی نییە کورە بابە دەبڕۆ لای نەوشیروان بەخۆی ئەو ڕێیەی نییە کورە زەوقی خۆتە سیر بخۆ پیاز ئەدە بتەوی باش ڕێی چیە لەسەر مەسعود بارزانی مەسفور بارزانی ڕێی چییە ڕێی چیە لەسەر سەرۆک حکومە ئێمە تو بزودەوەی گۆڕانی پارتی دیموکراتی کوردستانە بەپێی سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان کارەکە من کادرێکی بزودنەوەی گۆڕانم لە 2004ەوە لە ڕیفۆرمام عەقڵێتی من جیاوازە لە عەقڵێتی مەسعود بارزانی بۆ بەڕێوەبردنی وڵات یعنی عەقڵێتی چی جیاوازە لە چ جیاوازن لە ڕووی شێوازی بەڕێوەبردنی وڵاتەوە یعنی چۆن سیاسەتێکی تری هەبێ سیاسەتی چۆنە ئی تو چۆنە نازانم ئەوە ئەوتوانی لە خۆی کۆ تو کابرای دەرەی جیاوازم جیاوازیەکانتان چییە جیاوازەکانتان چییە جیاوازەکان کاکە جانجۆ بگرا من لە 2009 وەزیرم لە 4 پرۆژەم تەواو کردووە لەم قەیرانەیە 2185 کیلۆمەتر ڕێگام دروست کردووە 285 گوند ڕێگای قیرم بۆ کردووە ئەو خزمەتەی من کردومە بە خەڵکی کوردستان لە بە 3 کابینەی پێشووتریش نەکراوە تۆ لە جیاتی بچۆوەرە ئەگەر ڕاستەکەی وەرەوە بۆ کوردستان منە بم بۆ ئەو شوێنانی کە قیرتاومان بۆ کردوون کە ڕێگامان بۆ دروستکردون کە خزمەتی خەڵکمان بۆ کردوون خەڵک ئیمڕۆ چووە بەبێ ئەوەی من ئاگام لەبێ لەسەر پەسرفی خۆیان ڕسمی منیان لەسەر جادەکان داناوە لەبەرەوەی کە 10 ساڵە حکومەتی هەرێم جوابیان نایەتەوە کە ڕێگابانەکانیان بۆ باشە ئەو قیتارە ئەو کاکدانا خزمەتی خەڵکم کردووە بەڵێ باشە ئەو مەسەلەی قیتارە 6 ساڵە بانگەشە دەکەی دەڵێ دروست دەکەم 6 ساڵە بەچی گەیشت تۆ لە سوی دەژیوانە کورە بابە و کەی مشکلی ئێستا و دنیای ئەو لەمە هەموو دنیای کردە ناو موبایل تۆ جواب تێمەوە تۆ لە زەحمە دەبێت لە سوید پرسیار کە بزانێ هێڵی ئاسنی ئەمە چەند ساڵ دروست کردووە پرسیار کە پرسیار تو بەسە ماوە دەرێ هەندە نەمایە دەست پێ دەکەین ئێمە لە کوردستان لەم ململانێ سیاسی و لەم وەزعەیە تێ بە شەو ڕۆژێک گەیاندیتە چێن دەرچکو زۆر ئەمە پرۆژەیەکی استراتیجی ئێمە بنەماخەیماندانا ئێستا لە قۆناغی دیزاینکردنی پرۆژەکەیان مەرحەلەی ڤیزیبلیتیەکەی تەواو بووە 6 ساڵات باش خەڵکە 6 ساڵ نییە قوربان 6 ساڵ نییە ئێمە لە ساڵی 2022 دەستمان پێ کردووە چای من ڤیزیبلیتیەکەی عەقدمان کردووە لە ساڵی 2022 ئێستا 2024 2 ساڵە
دوو ساڵێ ئێمە چووینەتە ناو يعني پرۆسەکەەوە. يعني لە کابینەکە لەگەڵدا نەبوونا لە بدایەتی کابینەکە و پرۆژەتان نەبووە 2 ساڵە باسی خێرەوە لە پلانی وەزارەت دامان ئێستا با بێمەوە سەرە و پرسیارەی کاکدانا و باواز لەوە بێنی براکەم ئێستا ئەتوو هۆی چییە لەو کابینەی نەکشایەوە ئەوانی ترکشانەوە تا آخر ناوەڵام حکایەتی مێش ئەمن تااقەتم نیە نەک بینەر خوێن براکەم کەس نەبووە 13 دقە لێ کەس بابا کورە عیب کە شەرم کە ئەو گۆ لە خۆتانەوە سیر دەکەن لە سوۆشال میدیا هەن جەماعەتی شتن هاوشێوەی تۆن کە پارە وەرەگرن لە خەڵک بۆ شتێک بڵاوکەنەوە بڵێن وەڵا بامی پێ بشکێن کورە تو چ بڕوا بکە سعر ناکەی کاکدانا نانە سوێن بە گۆڕ شەیدا مەخۆ دوو بە کاکدانە بڕوا بکە $100 ناکەی ئەتوو بڕوان پێ بکە یعنی ئەگە پارەش بی $100 ناکەی لە من وەگرە سنگتان نمایە بە قوربان چ سقلت هەیە ئەتوو چ سقلت هەیە ینی بەجددیمە دوای ئەمن ئەگەر خۆم بفرۆشم دێم لە سەکەی سێشوەکو تویش دەکەم ئێ باش ئەمەش پرسیارێکمان لێ کردی لەبەرەوەی پیاوێکی سوچی تەحملت نەبوو بزان کورە براکەم کەس نەبووە 8 دقە ئەدە بتەبی کاکە ئەدە بتەبی فێر بە ئەتوو وەزیری شێشتان ئەوە ئەدەبتە کورە چت کردیە ئەتوو لە وەزیری چووی ئەنگۆ ئینسانی ئۆپۆرتۆنیستن هەڵپەرستن خزمەتی چت کردیە ئەزە مەسرور بارزانی قوبادیش وە دەرێ وەکو تو دەرێ هەموو بووینە ملیۆنێر ئەمە خزمەت دەکەن شەو ڕۆژ ئەتو ئێستا گۆڕان لە ئەوە بزانە پێیان گوتی لە وەزیری وەرە دەرێت نەتکرد کورە برا باسیەکانیش خزمەتی ئیداریان کرد ئێستا تو بەس لە بە پۆستەکەی ناوێت دەرێت لەبەر ئینسانیش ئینتیهازین ئەنگۆ ئێ بابا هەموو حزبەکەت هاتە دەرێ لەوە تو نایە دەرێ کاکە بڕوا بکە دانە $10 ناکەی کاکە بەرحاڵ مشکلەک نییە برا ئەو تۆمەتانەی تو لە خۆت ئەوە بکە بەس بڕوا بکە سەنجی $10 نییە بڕوان پێ بکە یانی ئەو لە بۆ مزامە بەس بابەتەکە لامان سەیرە چۆن 5-6 کورە بابە واز بینە و عەقڵیەتە عینۆکی عەرەبەکان هەیە قسە بکە دەڵێ ئەوەی بەحسیەکانە برێم ئیسرائیل لە پشتیانە ئەو عەقڵێتەوە قەپات خۆ ئەو ئەدەب بوو وەڵی پێم شەرمە بڵاو کەمەوە ڕێز خۆشەویستی بەڕێزان تۆمارە دەنجەی دانا عەبدولکەریم بڕوا بکەن یەکەم جارە من دەنگ دەبڕم لەبەر ئەو یەک من پرسیارەکەم لێ کردیا لەسەر ئەوەی بۆ دەست نەچێشایتەوە ئەو حکایەتی لە 90ەوە دەست پێ کردیە مەشاکلی گۆڕان کە پێم بڕی گەشتە 21 تازە عومەری سید عەلی استقالەیدا بوو یعنی مەجالم بدا با 10 دقەی تریش قسەی دەکرد هەمووش لۆ تەحەڕ بوو دووار بەخۆی زۆربەی کلاسیکەکانی کورد ئاوا بیست دەکەنەوە ینی